سنتەری دایابێت بۆ چارەسەری نەخۆشی شەکرە و ماکەکانی نەخۆشی شەکرە سنتەرێکی تایبەتە بۆ یەکەم جار لە شاری سلێمانی سنتەرێکی واکرێتەوە کە تایە نەخۆشی شەکرە تەشخیص بکرێت و چارەسەر بکرێت و هەروەها ماکەکانی شەکرشتایە تەشخیص بکرێت و زوو چارەسەر بکرێت. ئەم سنتەرە تەرکیزێکی تایبەت دەکاتە سەر نەخۆشی شەکرە بە هەموو لایەنەکانیەوە نەک بە تەنیا شەکرە بگرێتەوە لە هەمان کاتە چاودێری خۆراکی شێوازی ژیان سپۆری تایبەتمان هەیە بۆ وارە سپۆری تایبەتمانەیە بە نەخۆشیەکانی چاو کە تیاتە بینینی نەخۆشەکان و چارەسەرکردنەکانیان ئەنجامەیە. سپۆری برینپێچیمان هەیە کە کاتێ نەخۆشێک تووشی برینی قاچە بێ و مزعفات دەبێ ئێمە نامانەوێت تووشی خراپتر بێت لە بەرەو زوو چارەسەری بۆ کرێت بە پێویست بۆی لە برینەوەی قاچەکان بە دوور بێت. لە هەمان کاتە سپۆری دڵ هەیە نەخۆشیەکانی دڵە بینێت. ئەمە بەدەر لەوەی کە لە سنتەرەکە لە خوارەوە سنتەری پێس هەیە و لە قاتی سەریشەوە سپۆریەکانی قورگولوت و گوێ گورچی لەو میزەڕۆ نەخۆشی ژنان و مناڵبوون نەخۆشی مناڵان لە قاتی سەرەوە هەیە. تێکڕای خستخانەکە لە خزمەتی هاوڵاتیان ناکەینەوە ئەمڕۆ بە سعرەکانیش گونجاون داوامکردنەکە لە سەعات 2 دوانیێڕوانەوە دەست پێکات هەتاوکو 6-7 ئێوارە. پلانمان هەیە لە داهاتووە زیایشی کەین بەز ئێستا ئەوە پلانی ئێسامانە